بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش. خۆشحاڵین وەکو سەنتەری زەهاوی کە لە زنجیرە بەرنمەیەک لە شاشەی کەناڵی پەیامەوە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەین بۆ کۆمەڵێک باس و خواسی گرنگی فکری کە جێگای گرنگی پێدانی هەموو کۆمەڵگای ئیسلامی و خەڵکی کوردستان و بە تایبەتی تر سەنتەر و دەستگا و ئەو شوێنانەی کە لە بواری فکریە کار ئەکەن و لێکۆڵینەوە ئەکەن جێگای باس و خواست و گرنگی هەموو لایەکە. سەنتەری زەهاوی بە پێویستی زانیکەوە لە ڕێگای کەناڵێکی نوێوە بە خەڵکی کوردستان بگات لەو زنجیرە چالاکیانەی کە ئەنجامی ئەیە. یەکێک لەو کەناڵانەی کە بە گرنگی زانی ئەوە بوو کە لە بەرنمەیەکی ئاوایە بیر و بۆچوون و تێزە فکریەکان تاوتوێ بکات و بە بینەرانی بەڕێز و خەڵکی کوردستان و جیهان بگات. ئەم بەرنمەیە ناوی بەرنمەی ئاسۆی هزرە و سەنتەری زەهاوی سپۆنسەر و پێشکەشکار و ئامادەکاریەتی. سوپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام کەوە بواریان خۆش کرد ئەم بەرنمەیە لێرەوە بە خەڵکی کوردستان بگا. سروشتی بەرنمەکە وایە کە مناقەشە و کێبڕکێ و جەدەل و باس و خواست لەسەر پرسە فکریە گرنگەکان ئەکا. بۆ هەر بەرنمەیەک سێ کەس، سێ مامۆستا و پرۆفیسۆر و متەخەسیس و خەڵکانی بواری فکر و ئەهلی معریفە و سەقافە قسەی تیاکەن. لە هەر بەرنمەیەکە تەوەرێک ئەوروژێنرێ و سێ کەس قسەی لێیەکە. بۆیە سروشتی بەرنمەکە وایە کەوا گۆڕاوە کەسەکان ئەگۆڕێن و تەرزە فکریەکان و تێزەکانیش هەروەها ئەگۆڕێن بە پێی بیر و بۆچوونی ئەو کەسانی کەوا لێرە تاوتوێیەکەین. بۆ ئەم بەرنمەیە کە یەکەم بەرنمەیە و دەستپێکی زنجیرە بەرنمەکانە، لێرەوە هەردوو بەڕێزان دکتۆر سەباح بەرزنجی سەرۆکی سەنتەری زەهاوی و هەروەها بەڕێز دکتۆر دیاری ئەحمەد قەساب ئەندامی دەستی کارگێڕی سەنتەری زەهاوی و بەندەش ئیسماعیل بەرزنجی لە خزمەتان ناین کە ئەندامی سەنتەری دەستی کارگێڕی سەنتەری زەهاوی. پێمان خۆشە وەکو یەکەم بەرنامە وەکو دەستپێک پێش ئەوەی بچینە ناو زۆرێک لە بابەتە گرنگەکانەوە کۆمەڵێک چەمکی کلیل یاخود کلیلە چەمکەکان لەم بەرنمەیە باس بکەین بە میوانداری ئەم بەڕێزانە و بە باس و خواسی ئەوان. بۆیە پێمان خۆشە پێش هەموو شتێک وەکو منهەجێتی بەرنمەکە باز لە فکر یاخود لە کوردیا کە پێی ئەوترێ هزر باس بکەین. ئایا فکر چییە؟ گرنگی فکر چییە؟ پەیوەندی نێوان فکر و کۆمەڵێک چەمکی تر چۆنە؟ مەسەلەن بۆ نمونە معریفە، عەقڵ، زانست، ئەوانە کۆمەڵێک چەمکن کە نزیکن لە فکرەوە. ئەمانەوە پێش ئەوەی باسی هیچ شتێک بکەین ئەمانە بناسیێنین، پەیوەندیان باس بکەین و دوای ئەوە باسی مێژووی فکر بکەین، مێژووی فکری ئیسلامی، مێژووی فکری مرۆڤایەتی کەی سەری هەڵاوە، چۆنە، و هەروەها لە تەوەرێکی ترا باز لە ئەزمە و ئاستەنگ و ئاریشەکانی فکری ئیسلامی هاوچەرخ بکەین کە خاڵی لاواز و بەهێزی لەکوێوەیە و ئاستەنگەکانی لەکوێیە دیاری بکەین. اینجا بۆ چوونە ناو بابەتەکە کە دکتۆر ئەگەر جەنابەت پێناسەیەکی فکر یاخود هێزرمان بۆ بکەی پەیوەندی لەگەڵ معریفە لەگەڵ عەقڵ بەلای جەنابتانەوە چۆنە؟ بە ناوی خوای بەخشندە و میهرەبان زۆر سوپاس بۆ جەنابتان، سوپاس بۆ سەنتەری زەهاوی و بۆ کەناڵی پەیام و بۆ جەنابەت کە ئەم پێشێکی جوانت خستە ڕوو. پێناسەکردنی فکر بەبێ پێناسەکردنی مرۆڤ ڕەنگە کارێکی باش نەبێ. ئێمە کاتێک قسە لەسەر مرۆڤەکەین بەوە پێناسەیەکەین واتە کائینێکی بیرمەند، کائینێک کە بیرەکاتەوە، واتە دەتوانێت لە پێدراوەکان نەتیجە بگرێ، ئەنجامگیری بکە. فکر واتە بەم پێناسەیە بێ بریتێ لە ئەنجامگیری لە زانراوەکان
بۆ دۆزینەوەی نەزانراوەکان لە عملیەکی ترا توانین بڵین فکر تێگەیشتنە لە دەوروبەر و تێگەیشتنە لە خۆت تێگەیشتنە لە پەیوەندی نێوان خۆت و دەوروبەر ئەو تێگەیشتنە ممکنە تێگەیشتێکی زۆر سادە و بەرایی بێ ممکنە تێگەیشتێکی قوڵ و فرەلایەن و فرەڕەهەند بێ وەکو چۆن ئێستا هەمومان مرۆڤە بینین مرۆڤە بینین و وێنەیەکی مرۆڤ لە مێشکمانە بەرجەستەیە بەڵام پزیشکێکی مختەڵس کە علمی تەشریح و توێکاری بە جوانی خوێندووە بینینی ئەو بۆ مرۆڤ جیاوازە چونکە ئەو جومگەکانی خەلیەکانی هەموو ئەو گۆڕانکاریانی کە لەشی مرۆڤێکە یا سیستمەکانی جەستەی مرۆڤ ئەبینێ هەموو کەسێ دنیا ئەبینێ هەموو کەسێ کێوەکان دەریاکان ڕووبارەکان مرۆڤەکان زیندەوەرانە بینێ ئاسمانە بینێ بەڵام ئەو کەسەی کە ئەچێتە ناو ناخ و قوڵایی شتەکانەوە ئەوە بیرەکاتەوە بۆیە لە قورئانە سیغەی تەفەکر بەکاراتەوە تەفەکر ینی قوڵبوونەوەی زیاتر فکر بە قوڵی یعنی چوونە ناو ڕەگ و ڕیشە و بە دواگەڕان بە دوای سەرە دەزووە یا تاڵە دەزووە زۆر ورد و باریکەکان توانین بڵین فکر ڕێگایەکە بۆ گەیشتن بە معریفە ئینسان کە ئەبێ بە عاریف ینی بە خاوەنزانین و بەزانە بەبێ فکرکردن ممکن نێشتیوە ینی چونکە ئینسان تەفاعولەکە لەگەڵ ئەو شتانەی کە ئەیبینێ تەفاعولەکە لەگەڵ ئەو شتانەی ئەیبیستێ تەفاعولەکە لەگەڵ ئەو دەوروبەری کە تیاژی لەگەڵ ئەو ژینگەی تیاژین ئەم تەفاعولە لە مستەوای عەقڵا پێوتێ فکر لە مستەوای جموجوڵ و بزاوە پێوتێ کار پێوتێ عەمەل تیۆریای بۆ دروستەبێ ئیستنتاجەکە لە مەجموعە شتێکی جیاواز ئەتوانێت چەمکێکی هاوبەش وەربگرێ لە چەمکێکی هاوبەش ئەتوانێت مەجموعەیە شت مەجموعەیە لق و پۆپ دروستکە ئەتوانێت پێناسە بکە ئەتوانێت بەڵگە بێنێتەوە ئەتوانێت شتەکان ڕێکخا ئێستا بۆ نمونە هەرم بەرنامەی کە ئێمەی کۆ کردوتەوە مەجموعەیە کەس لە پشتی ئەم بەرنامەوەن ئەم کارانیان ڕێخستو ینی فکریان کردوتەوە چی بکەن ئەم تەسمیمە چۆن بێ ئەم دیزاینە چۆن بێ ئەم مێزەی کە لەسەری دانیشین چۆن بێ دەنگەکانمان چۆن بێ جلوبەرگەکان چۆن بێ بەرنمەیە کە دروستە بێ ئەنجامی فکرێکی جوزئیە بەڵام کە تۆ بە شێوەیەکی کولی بیرەکەیتەوە ئەتەوێ وەڵامی پرسیارە ئەساسیەکان بیتەوە چی بۆچی لە پێناوی چی بەرەو کوێ ئایا هەیە نییە قسە لەسەر هەبوون و نەبوونە قسە لەسەر باشبوون و خراپبوونە هەموو ئەمانە فکرن کەواتە هەر شتێ پەیوەندی بە مرۆڤەوە هەبێ پەیوەندی بە ژیانی مرۆڤەوە هەبێ بەرەو باشتر بچێ چۆن بەرەو باشترە چێ بەرەو خراپ چوو بۆچی بەرەو خراپ چوو وەزعەکە بۆ گۆڕا بۆ ناگۆڕێ هەموو ئەمانە تێکەڵیەک لە نێوان فکر و معریفەیە بە شێوەی جەدەلی هەیە ئەتوانی بڵێ معریفە حاصلی فکرە معریفە حاصلی فکرە بەڵام فکر پرۆسەیەکی بەردەوامی هەمیشەییە بۆیە لە قورآنی پیرۆزە بە سیغەی فعل هاتووە بە سیغەی فعلی مضارع لعلهم يتفكرون بەردەوامی بیرکەن بە شێوەیەکی بەردەوامی فکر شتێکی جامید نییە تەنانەت ئێمە بینین لە قورآنە مفردەی الفکرمان نییە بەڵام يتفكرونمان هەیە ثم تتفكرونمان هەیە ئەمانەمانە یعنی چی یعنی فەیلسوفەکان دێن ئەیانەوێ چەمکێکی ئەبستراکتی جامید چەمکێکی نەگۆڕ دروستکەن بە ناوی فکر بەڵام لە معریفەی دینیە لە ڕوئیای قورئانیە تەماشاکەی پرۆسەکە پرۆسەیەکی بەردەوامە پرۆسەیەکی دەستە جەمعیشە یعنی پرۆسی تاک نییە پرۆسی دەستە جەمعیە خەڵکێک بە یەکەوە ئیکەن بۆیە ئێمە لە منزومەی فقهی ئیسلامیە ئیجماعیشمان هەیە ئیجماعنی بیرکردنەوەی دەستە جەمعی قیاس واتە بیرکردنەوەی تاکە کەسی ئەمە یعنی تەمان زۆر زیاتری شەڵەگرێتەوە ئێمە ئەتوانین بڵین بوونی فکر واتە چەسپاندنی جەوهری مرۆڤ چونکە مرۆڤ بەبێ فکر لە زیندەوەرەکانی تر جا نابێتەوە ڕاستەکەواتە فکر هەر تایبەت نییە بە نوخبەیەک بە کۆمەڵە کەسانێک بە فەیلسوفان ینی هەموو ئەندامانی کۆمەلگا کرێ بە جۆرێک لە جۆرەکان لە ئاستێک لە ئاستەکانە ممارەسەی فکر بکەن فعلا بەڵام دیارە هینمە مەسەلەن فەیلسوفێک کە بیرەکاتەوە بیر لە کولیا دەکاتەوە ئەوێ سیستمێکی گشتگیر پێشنیار بکا بۆ بیرکردنەوە بەڵام کەسێکی عادی کەسێکی نۆرمال کە خەریکی کاری ڕۆژانەی خۆیەتی تەنها ئەڵێ
وەکو ئافرەتەکەوتی لەیسە وەڕا عەبادان قەریە لەو دی عەبادانەوە دەیەکی تر نییە چونکە ئاسوی تێگەیشتن و بینینی ئەو هەر ئەوانەیە ڕاستە کاک دکتۆر دیاری ئەگەر باز لە عەقڵ بکەین کە وەکو چەمکێک پەیوەندی بە فکرەوە هەیە علاقەی جەدەلی لە بینی عەقڵ و فکرە مەسەلەن ئایا عەقڵ لە ئینسانە ئەندامێکی دیاری کراوە ئایا فکر بەرهەمی عەقڵە عەقڵ تەکاملی بۆ دروست ئەبێ مەسەلەن بەهۆی فکرەوە بەهۆی تەفەکوور و بیرکردنەوە. بسم الله الرحمن الرحیم. سپاس کاک دکتۆر ئیسماعیل. بێگومان و کاک دکتۆر ئەماژەی پێەیە تەفەکوور بۆ یەکێکە بیرکردنەوە بۆ یەکێکە عەقڵی هەبێ وانەی کە خاوەنی عەقڵ نین بیر ناکەنەوە لەبەرەوەی خۆی گەورە دائیمە داوای کردو لە بەشەریەت کە بیر کاتەوە و خۆشی عەقڵی پێبەخشیون بێگومان و عەقڵیش ئەندامێکی تایبەت نییە لە لاشەی مرۆڤە ناتوانین بڵین دەماغی مرۆڤ کە پێڵم برین بریتێ لە عەقڵ چون ڕاستە بەشێکی لە دەماغی ئینسان هەنێ بۆ نمونە بەشی پێشەوەی بە هەنێ هەست و شت تایە هەنێ شوێنی بیرکردنەوەی تایە بەڵام وەکو بەشەی گشتی عەقڵەکە هەمی ئەوە نییە هیوا هەیە لەوانەیە دەماغی زۆر مەزبوط ئیشکا وەکو فیسیۆلۆجی بیەری فەحسیکەی بەڵام عەقڵی زۆر بەکارنێنە لە هەنێشتە لەوانەیە ئینسانێکە بێ عەقڵی هەنێ مشکلی تیا بێ یعنی بڵم دەماغی هەنێ مشکلی تیا بێ لە بەکارخستنیوانی بە ئیشکردنی هەندەستێ قاچی عەزەڵەیەک بەڵام لە لای بیرکردنەوە هەنێ عەزەوە خەلەلی تیا بێ بەڵام عەقڵێتێکی زۆری تیاکەواتە تەنها دەماغ نییە سیستمێکە لە لاشەی ئینسانە من جاروا بۆیە چون پێوێ دڵیشی تیا بێ ئێستا حتا جەدەلێک لەسەرەوەی کە ئەو قەلبەی کە لە قورئانە باسکرا خۆی گەورە فەرمێ لەهم قلوب لا يفقهون فيها يعني ئەو قەلبە کامەیە يعني هەن لە زانە قەلب لە دەماغایە هەنێک قەلب لەو شوێنەی خۆیەتی بێگومان ئەمانەوە ڕاستتر بێ و دەریش کەوتووە دڵی شەرک و چۆن دەماغ خانەی تایە خانەی عەسەبی دڵیش خانەی عەسەبیەکی زۆری تایە و علاقەیەکی زۆر بەهێزێ لە بینی ئۆرگانی دڵ و لەگەڵ دەماغە ڕاستە کاتە پێ ئەچێ چەند شتێک لە لاشەی ئینسانە بیرکاتەوە لەوە ئەچی شتەکەش معنەوی پێ زیاتر نەک مادی بێ ڕاستە چونکە مەسەلەن چاو بەشداری ئەکا لە عەمەلی بیرکردنەوەیە گوێ بەشداری ئەکا کەواتە سیستمێک لە لەشی ئینسانە تەحەکوم ئەکا بە عەقڵەوە نەک تەنیا یەک بێگومان ئێمە عینمانەیە شتە بینێ بەسەریش بەسیرەشمانەیە لەو شتەش دووەرەگرێ وذنمانەیە بەڵام سەمعیشمانەیەکە کە لەوم ئاذان لا يسمعون بها يعني کابرا شتەکە بیستێ بەڵام کوجەناو دەفەرمێت تەفەکوری تیا ناکەوتە عەقڵی تیا ناکەم شتێکە بینێ کابرایەکی زانا کە شتێکە بینێ ینی کابرایەکی عاقڵ با بڵێن بیری خۆی زۆر خسوسەخار لەو دیمەنایەکەی بینێ زۆر شتی لێ وەرەگرێ و فکرێکی گجوانی لێ وەرەگرێ بەڵام هیواهێت چەندین جار ئەوم دیمەنە بەرچاوێت و ئەڕۆ بێ بیر لێ بکاتەوە کەواتە بەسیرەی بەخۆت نییە یان سەمعی بەخۆت نییە وەروها عەقڵی زۆر نەخسوتە کار پەیوەندیەکێ بێگومان شتەکەش سیستمێکە یان کۆمەڵێشتە بەسەرێکەوە کەواتە ئەگەر بتوانین مەسەلەن لەم حیوارەوە ئەوە ئیستنتاج بکەین هەڵگۆزین کەوا فکر چەمچێکی زۆر فراوانە لە معریفە وەرئەگرێ لە عەقڵ وەرئەگرێ لە واقعەوە وەرئەگرێ بەڵام خۆی عەمەلەیەکی زۆر فراوان و گەورەیە لە ژیانی ئینسانە کە ئەکرێ بڵین هەموو ژیان بەڕێوە ئەبا فکری هەر ئینسانێک هەر لەسەر مەسەلەی فیکر و عەقڵە ئەگەر سەیری قورئان بکەی من دیقەت یعنی ئاەتم ماوە لە مەواضیعەکانە لە هەنێ شوێنە خۆی گەورە ئەفەرمێ لعلهم يتفكرون لشوێکە فەرمێ يعقلون يعني بۆ نمونە مەسەلەن ئاەتە وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون وكاكتور باسي کرد دائما ببردوام يتفكرون باسي هاتنا خواري قرآنك ذكر خواري قرآني بون هردوي لعلهم يتفكرون ويبير كانوا طبعا بيقومان بيرجع مثلا عقلك قرآن خطاب يعني تنابو مسلمان قرآن خطاب يكبو همو بشرية أو بيقومان يعني ئێمەی مسلمان لەوانەیە مقصر بین ناڵێن ئەم خطابی قورآن بگا بە هەموو بەشەریت ولا قورآن خطابێکە بۆ هەموو بەشەریت ئەگەر هەموو بەشەریت گوێی لێ بگرن و بەشەریتش خۆیان يعني تقبلی کەن کە قورآن مخاطبیان کە ئێمەش بتوانین بە جوانتیان گێنین ئەگەر نێتە ناو دینی ئیسلامیش استیفادەکە لە خطابی قورآنی ئەم ذیکرە بۆ هەموو بەشەریت نێراوە ولعلهم يتفكرون ئاەتێک تر هەیە مثلا مشابهة فخوای گەورە فەرمێ لقد أنزلنا إليكم كتابا فيه ذكركم أفلا تعقلون لا ذكركين أردوها قرآنكين أردوها لعلهم يتفكرون أفلا تعقلون آياتي تجي تذوره مثلا ومثل وتلك الأمثال نضربها للناس وما يعقلها إلا العالمون
لشيء ترى فرمي لو أنزلنا هذا القرآن على جبل لآخرها فرمي شيء ولعلهم يتفكرون بس القرآن وهاتنوي ذكرك لشونك يتفكرون لشونك يعقلون كاتا أكيد بيونديك هي لبيني عقل بكارنان عقل وأروها فكريكي ناضج فكريكي يعني مستقيم بس والله دكتور وشونك ما لسر ربطي أودو آياتا أو مجموعة آياتاني كباسي تفكرك لقلو بآياتاني باسي تعقلك فكر زور فراوانه سنوري نییە بەڵام لە قورآن تاکید دەکاتە سەر عقل يعني ئەبێ فکر ئامانجی هەبێ عقلکردنەوە يعني چی يعني تعقل يعني وا ئەکەی لە فکر ضبط ببێ ضابطەی بۆ دانەی يعني قورآن ڕێناگرێ لە فکر ئینسان لە هەموو شتێ فکر بکاتەوە بەڵام ضابطەی بۆ دانێ ئەڵێ تۆ ئەبێ منهجێتت هەبێ ئەبێ میتۆدت هەبێ ڕێبازت هەبێ يعني هەندێک شتێ ئەگەر زۆر بیرشی لێکەیتەوە ناگەی بە نەتیجەتیایە وانێ ئەبێ تۆ بە دوای شتێک کابڕێ مەسەڵەن لە قورئانە فەرمێ یەسئەلونەکە عەنی الئەهیلە پرسیاریان کرد ئەی پێغەمبەری خوا ئەوە مانگ بۆ وایە مەسەڵەن تا یەک شەوەیە دوو شەوەیە ماوەیەکە بێ بە چواردە دوایی کەمە بێتەوە نامێنێ قل هي مواقيت للناس ئەوان پرسیاریانە کرد لە سەبەبەکەی قورآن باسی فائیدەکەیەکە چونکە لەو سەردەمەیە هەرچەند پێغەمبەر صلی الله علیه و سلم حقیقەتی مەوزوعەکەشی بۆ باسکردنایە چونکە ئامرازی پێویست نەبوو بۆ ئەوان وانێ تەنها وەکو شتێکی سەمعی وەریەگرتن کە نەو پیانەڵێ ئێوە لە شتێ بیر مەکەنەوە کە ناتوان بگەن بە نەتیجەتیایە بەڵام بیر لە سوود و لایەنە عەمەلیەکەی بکەنەوە لایەنە کردەیەکەی بکەنەوە ئەوەیە کە ئەو ئاەتانی باسی تەفەکوورەکە یعنی تۆ مەبادیئی بیرکردنەوەت بۆ دیاری کراوە مەجالاتی بیرکردنەوەش هەیە بەڵام پێویست و بەزابیتە هەیە پێویست بە هەندێ مەعایر و پێوانە هەیە هەندێ پێوەر و پرانسیپ و منهجێت هەیە کە ئەوە پێوتێ تعقولەکە یعنی عقل چونکە لە ڕووی زمانەوە یعنی بەستنەوە لا عقل يعني عقله يعني منعه إن جاء القرآن مثلا إن في ذلك لآيات لأولي النهى نهيش نهى جمع نهي يعني عقل خالص يعني جاري وهي عقل بمجرد عقل تناتواني لآياتك عن تيبقي بلا ما قال نبي بعقلي خالص تناقي عقلي خالص إيش أويا إنسان بتواوي معناي كلمة بلاين به لبروسة معرفية كيا يعني دليل الرين معي به خوي هر نهيج لما نزمانواني كيا منع منعي إنسان أكال لويك بيركرنويش فاسدي هبه لو تعقلك خرابي هبه يا أفرمي بسم الله الرحمن الرحيم والفجر وليال عشر والشفع والوتر والليل إذا يسري هل في ذلك قسم لذي حجر ذي حجر يعني خاون عقل يعني عقل لقل فكرة يعني ضابط دانان بو مجالات بير بو فكري إنساني وحالتك طيران وبرواز كردني هي يعني أيوة بدوها مشتكى بشيء مجادلة پەلەیشەکە بەڵام کە ئەڵێ عقل ئەڵێ ئەبێ پەلەنەکەی بەکاوە خۆبی وانە تەدەبور ئەم جایەتە ئێنە بواری تەدەبور چێ تەدەبور ئەوەیە بیر لە مەئالاتەکەیتەوە لە ئەنجامەکانەکەیتەوە کەواتە فکر عملەیەکی زۆر جامعە بەڵام عقل عملەیەکی تایبەتمەندترە عملەیەکی منهجیە يعني فکرکردنەوە بە منهجیەتەوە زۆر گرنگە هذا السرو قصي كاكتور باسكر آياتك سورة آل عمران كباسي خاي قورا متى يوك ساناك كذكر خواكا يذكر الله قياما وقعودا وعلى جنوبهم بلام دوايته فكل شيء كانوا لخوانا كانوا يتفكرون في خلق السماوات والأرض قاعد أبي خاي قورا بخطاب قراني بو بشر رونكا تو كذبير لا تشيب كانوا نابي بالله ذاتي خاي قورا كتقول حديثي شهاته منهجيتي كباسي بلام بير لا تشيب كيتو لكاتك أو ذكر خواك خاي قورا متحيانا قبل يتفكرون في خلق السماء حديث كجيل السلوك فرمي ويل لمن قرأها ولم يتفكر فيها يعني أبي بير كيتو إنساني ذاكر إنساني عابد إنساني مسلمان أبي بير كاتو لا اشتكوني كان بلام نابي بير كاتو لذاتي خواتش كل نواجه لا أستي عقلي أوانا به ناقة بنتيجة لاني كم لجيانا ناقة بنتيجة يعني عمليجني يعني وإما صحابه جدي صحابه دواني زور عملي تربو لتفكرها لهني حقباتي تاريخي دوای لەوانەیە ئاماژەی پێبین حقوقاتی تاریخی با بڵێن ئومەتی ئیسلامی کە پیا ڕۆشتووە کە ئەوان چۆن عملیتر بوون بیرکردنەوەکانان چۆن بۆیە زیاتر عملی بوون و زیاتر گەشتون بە ئامانجەکانی
كواتا يعني فكري إسلامي وكوي كزورك لخلشي تصوريك أو بيوايا فكري شي مثالي مجرد نية تنيا بيركرنوا به ببيع ويكوا ملاحظة به يعني ببيع ويك فكري شي تجريبي به يعني فكري إسلامية تواني ملاين زوريني فكري شي تجريبي أزمون قرائية تا أو فكري شي مثالي به خوي أو آياتيك خوي پروردگار فرمي ولا تقف ما ليس لك به علم بدواي شتيك عمرو كعلمك باشر بينبه أو تنوينه بو تعظيم يعني بو اهتمام ولا تقف ما ليس لك به علم بلام بيمان الله علم شون دروسه به إن السمع والبصر والفؤاد سمع يعني بيستن يعني أويك خلق بود باسك أويك زاناكان بود باسك چونك اعتمادنا كي تسرها مقصيك الذين يستمعون القول فيتبعون أحسنه يعني تو أبي ئاگاداری ئەزمموی مرۆڤایەتی بی مرۆڤایەتی چیان وتووە فەیلسوفان بیرمەندان مێژونووسان ئەدیبان لە هەمووی لەناو مفردەی سەمع و مەقولەی سەمع جێبێتەوە والبەسەرە هەموو علومی طبیعی هەموو زانستە ڕوانگەییەکان ئەو زانستانی کە ئێستا پزیشکیە زیندەوەرزانیە ڕووەگناسیە كيمياء فيزياء همو يجتنا وبصره إن السمع والبصر والفؤاد تو همو زانست تاريخي ونقلي كان بيسي فلسفة بيسي ميجوع بيسي كوم الله سيدر أو يكوتراو وهمو زانست أزمونية كان تحقيقية كان لجر مقولي بصراك ويبيته بلان بو اكتفا ناكي چونك منجكي تو منجكي تجريبي بحثنية والفؤاد هەڵسەنگ عندن کە دڵ لەو مەرحەلا بێ پێوتێ فؤاد پێ ناوتێ قەلب چونکە قەلب لەو ڕۆ پێوتێ قەلب کە تەقەلوبەکە ما سمي القلب إلا من تقلبه يعني دڵ لە مەرحەلەیەکە قەلبە لە مەرحەلەیەکە کە تەفاعلەکە جاری وایە مثلا لە حاڵەتی عیبادات ذلك إن في ذلك لآية لمن ألقى السمع وهو شهيد أو اشتكي ترى بلام كالله كأفرمي الفؤاد لمرحلة كدل تحولك بو فؤاد يعني بيبقى عقلي منتج عقلك تصوري دهاتون زانست كان زانست تاريخية كان زانست نقلية كان زانست فلسفية كان أو اعتمادك هذا سر رانوا سمع وزانست كان تلك اعتمادك هذا سر بينين الراس توخو بصر همو أمانية چیەکە قوانینی کولیان لێوەرەگرێ اینجا بێ بە فؤاد يعني خاونی فائدة كل أولئك بە هەموو ئەمانە سیستمێکی معریفی دروسە بێ ئەگەر تۆ سەمعەکەت هەبوو بەسەڕەکەت هەبوو فؤادەکەت هەبوو ئەتوانی بڵێ علمم هەیە و بە دوای شتا بڕۆم بە دوای شتا بڕۆم یعنی بزانم لە کوێوە هاتووە و سەرنجام بەرەو کوێ ئەچێ ئێستا ئێمە لە تەحلیلە سیاسیەکانمانە بۆ تووشی هەڵەیە بین بۆ تووشە بین لەبەرەوەی یەکەم سەمعەکەمان نییە هەموو شتەکان نابیسین هەموو ڕاستیەکان لە ئەهلی اختصاصی نابیسین یعنی خەڵکی ئەمە ئێستا معلوماتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەگەڵ ڕێزم بۆ زۆر کەس کەتیایە ئەنووسنیاشت بڵاوەکەنەوە یا لە ڕووی زانستی تەواو نییە ینی بۆ نمونە لە ئیتیحادی سۆڤیەتیا تاماوەیەکی زۆر یاساکانی علمی وراثە مەمنوع بوو چونکە لەگەڵ فەلسفی مارکسیایەکی نەیەگرتەوە ئەوەی کە مندل هێنای خەڵکێک اعتماد حتا ڕەنگە حقایقی زانستی بشارنەوە یعنی ئەوانەی کە ئەهلی ئیلحادن ڕاستی زانستیەکانە شارنەوە ئەڵێنەوەکو ڕێنمای خەڵک بێ اینجا بە تەنها ئەوانەش نە فؤاد یعنی منهجیت لە تێگەیشتن منهجیت لە وەرگرتن و هەڵسەنگاندن نەقد و تەحلیل و لە ڕووی عەقڵی بیرکردنەوە بگەی بە نەتائیج بەڵێ يعني قواعدێکی کولی کە عقل ئیستینباطێکە لە هەموو زانستەکان لە ئەنجامی هەموو ئەمانە منزومەیەکی معریفی دروسە بێ کە ئینسان دەتوانێت پشتی پێ ببەسێ و فکری پێ بکاتەوە بۆ ئەوەی سەرەتاکان و دەستپێکەکان لەگەڵ ئەنجام و ئامانجەکان بدۆزێتەوە زۆر چاکە دەست خۆشکە بە ناوبڕێکی کورد وەرگرین دوایی ئەگەڕێینەوە بۆ تاوتوێ بابەتەکەمان بەڕێزان ناوبڕێکی کورت و ئەگەڕێینەوە وڵاتان
دووارە سڵاو بینەرانی بەڕێز گفتوگۆ و بابەتەکەمان تەواو ئەەکەین دەربارەی فکر و چەمکەکانی عەقڵ و هەروەها معریفە و باسی گرنگی فکرمان کرد بە هەردوو بواری فکری تەجریبی و فکری میثالی کە بیری ئیسلامی هزری ئیسلامی هزرێکی تێکەڵە جامیعە لە نێوان فکری تەجریبی و هەروەها فکری میثالی چونکە هەر یەکێک لەوانە ئەگەر بە تەنیا بێ ئەوە دیارە کۆمەڵک مەعالاتی هەیە بەڵام ئیخفاقات و کۆمەڵک خراپەشی هەیە لەبەرەوەی هەندێک لایەن ئیهمالەکە. جا کاک دکتۆر دیاری یعنی ئەو گرنگی فکر کە لە ژیانی ئینسان و یعنی بە شێوەیەکی گشتی ژیانی ئینسان کە ئەو گرنگی هەیە فکر ئایا ئەکرێ ئیسلام ئەو جانیبە زۆر گەورەی لە ژیانی ئینسانە ئیهمال کردبێ یان بە شێوەیەکی تر بڵێن خەڵکانێک هەن مەسەلەن بیر ئەکەنەوە مفەکرن بەڵام کافرن بڕوایان بە خوانیە بڕوایە ملحیدن کۆمەڵک کەس هەیە مسلمانن ملتەزیمن بڕوایان بەم زۆرە لە بیرکردنەوە و لە تێڕامان و لە تەفەکر نییە یعنی ئەزمە یاخود بڵێن ئاریشەیەک کێشەیەک لێرەیە هەیە کێشەکە پەیوەندی بە فکر خۆیەوە هەیە یاخود پەیوەندی بە ئەو کەسانە هەیە کە لە فکر ئەڕوانن. دەست خۆش بێ بێگومان ئەزمەکە بە فکر خۆیمە مجەڕەدی نیە ئینسان ئەگەر فکرێکی ڕوونی هەبێ و با بڵێن گایدێکی هەبێ یەکێ ڕێنمەی بکە فکری خۆی بە جوای عەقڵی خۆی بە جوایین بەکاربێنێ بە مەنهەجێتێکی تەواو بڕوە ئەکید ئەگاتە خوای گەورە. بەڵام ئیشکالەکە لە چەند شتێک هەیە یەکەمیان لەوەی هەنە کەس پێی وایە کە تەدەیونیان دینداری علاقەی بە تەفەکڕۆنی یا تەسلیم بوونە کە ئەمە ناگونجێ لەگەڵ ئاەتەکانی قورئانە قورئان هەر لێکەم لە حەزەوە هاتوتە خوارێ هەر پێغەمبەر صلی الله علیه وسلم دایما هەوڵی یاوە لەگەڵ ئەوانەی کە بایان کا بۆ ئیسلام دوی بیرکەنەوە یعنی ئەو نمونەیە مەشهورە کە کابرا عەربەکەیە بۆ مەککە مسلمانێ کافرە کابرایەکی معروفە ئالی مەککە کافرەکان پێڵێن گوێ باخنا گوێ لە محەممەد مەگرە چون هەڵدەخەڵەتێنێ فعلا فترەیە گوێی ئاخنێ و شتێ خاتێک گەشتکە با گوێم لە قسەکانی محەممەد نەبێ صلی الله علیه وسلم ئەوە بە دوای لە باشە من عەقڵم هەیە کابراایە کە پێم وتری عاقڵ بابی کەم زانم پیاواڵەتی کە ئیکاتەوە سێکە قسەکانی مەنتیقیە و زۆر عەقڵانیە و زۆر ڕاستە لەبەرەوە موسڵمانی ژەبێ لەبەرەوە کات هەر کەسێک گوێی خۆی نەئاخنێ بیر کاتەوە لە ئەو بەرنامەی کە خوای گەورە ئێنێنەوە بەشە بێگومان خوای گەورە ئینسان بەجێ نایڵێ بێ بەرنامە ئیلا بەرنامەی بۆیە نێرێ ینی ئەمە نەک هەر لە مەسائلە دینی و علومی ئینسانەکانەیە تەسەووڕ کە لە علومی تەجریبیشە خوای گەورە یارمەتی عەبدی ئینسانەکانەیە ینی چەندەها زانا هەبوو توێتی من گەشتومەتە مەرحەلەیە لە تاقیکردنەوە و لە گەڕامە دوای حقیقەتێکی علمی تەجریبی نەیستە حەلەقەیەک ماوە بیگاتێ خوای گەورە یارمەتیەوە معنی ئەو زانایە مسلمانیش نەبووە ئەنە مەسیحی ویان دینێکی تر بێ خوای گەورە واز لە عەبدەکانی نایەنێ خزمەتی مرۆڤایەتی پێکات ئەکید وایە و عەبدی خۆیەتی مسلمان بێ یان غێری مسلمان بێ ئەبێ ئەو خاڵە بزانین لەبەرەوە خەلەل ئەکرێ بڵێن خەلەل لە مەنهەجێتایە یعنی خەلەل لە فکر خۆیان نییە لەوانەیە کەسێکە بێ فکرێکی سەلیمیشی هەبێ بەڵام مەنهەجێتی تەفەکوورەکەی بیرکردنەوەکەی مەنهەجێتێکی خراپە خەلەلی تایە بۆی ئەگا بە نەتیجەیەکی خراپ یان نایە بیر کاتەوە یان گوێی خۆی دائاخنێ مەسەڵەن خوای گەورە لە قورئانە گلەیی لە کافرەکانەکە کە مسلمان نابێنێ یان محەممەد وەصفەکەن بە حاڵاتێکی سحر یان شێت یان ئەم شتانە حاشە لەو خوای گەورە فەرمێ ئەوە لەمێ تەفەکەڕوو بۆ بیر ناکەنەوە ما بصاحبهم من جنة کاتە مشکلەی ئەوەی کە ئەم وەصفانەکەن بیرێکی کوجەناو دەفەرمێن بیرێکی ڕاست ناکەنەوە تەفەکەر و تەنها فکرێک نییە تەواو فکریان کردوێتەوە ئێستاکە لەوانە وەلیدی کوڕی مغیرە کە حەکیمەکەیان بووە داناکەیان بۆ دێنن بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەڵێن گوێ لەم کابرایە بگرێت کە لەو سەرەوێتەوە معجیبە بە قورئان معجیبە بە مەنتیقەکەی محەممەد صلی الله عليه وسلم بەڵام ئەوان ئەڵێن کاکە ئێمە لە مەسلحەتی ئێمان نییە ئێمە خەڵک تۆ بڵێ قورئان ڕاستە لەبەرەوە شتێکمان پێ بڵێ با هەموومان ڕێک بین لەسەری بڵێن محەممەد چییە اینجا خوای گەورە باسیەکە فإنه فكر وقدر فكر بیری کردەوە کە بیرە کاتەوە ئەگاتە نەتیجەیەک بە حسابی خۆی بەڵام تەقدیرەکەی غەڵەتە فقوتل كيف قدر او تقديره او منهجيته كبيره منهجيته غلط بو فقوتل كيف قدر خوي گەورە سەرزەنشتێکە ئەمە چۆن علامە چۆن تەقدیرێکە تۆیکی ثم قتل كيف قدر تأكيدك هاتۆ خوي گەورە
ثم نظر ثم عبس وبصر تا دوایی تقدیرەکەی و بیری کردەوە بەلای ئەو محەممەد عیبینیەک منهجەکەشی ڕاستە بەڵام دوای تێڵین ساحرە تقدیرە کەواتە منهج جاری وا هەیە یعنی شتەکە خۆی گەورە هیداتەکە بۆ نێرێ ڕسالەکە بۆ نێرێ فکر و عقلیشی یایتێتی عقلیایتێ فکرش بیری لێکەیتەوە فام کە منهجەکە ڕاست نەبوو منهجێکی خوار بوو لەواچێ بەرەو شتێکی خراپی بیبە وەکو چۆن مەسەن مناڵ ئەو فکرانی کافرن منهجەکانەوە زۆ غەڵەت بلاوانێ هیدایەتەکان پێ نەگەشت بێ کاتە بێ هیدایەتەکە هەبێ ئەبێ منهجێکی ڕاست دەبێ ئەکرد ئینسانەگاتە خۆی گەورە من لەرا ڕوونکردنەوەیەک بدەم لەسەر تەیدەن بۆ قسەکەی کاک دکتۆر دیاری ئەگەر ئێمە تەشبیهی بیری ئینسان یا تەشبیهی هۆشیاری و ژیری ئینسان بکەین بە ئاوێنەیەکەوە ئەم ئاوێنەیە کاتی ئەتوانی وێنەی ڕاستی تیابینی وێنەی خۆتی تیابینی دوو مەرجی هەیە یەکەمەوە ئاوێنەکە ژەنگی پێوە نەبێ ئاڵفتە بوو سایقەلکراو بێ دووەمە بێ ڕووی لە خۆت بێ ینی ڕووی لە خۆت بکەی لێنا ئەگەر ئاوێنەکە پاک و تەمیزیش بێ ڕووی کەیتە شتێکی تر ئەوەی کەتەوەتیان نابێ بۆیە سعدی شیرازی ئەڵێ دل ئاینەی سوورەتی غەیب است وەلیکن شەرط است که بەر ئاینە زەنگار نەباشێت ئەڵێ دڵ ئاوێنەی بینینی غەیب و نادیارەکانە بەڵام بەو مەرجەی ئەو ئاوێنە ژەنگی پێوە نەبێ ئەگەر ژەنگی پێوە بێ یعنی جاری وایە تۆ کەسێکەیە بە ناو فکرەکاتەوە بیرەکاتەوە بەڵام بیرکردنەوەکەی چییە؟ غەرەزێکی معەنی هەیە لە مەوزوعەکەیە یعنی لێ وەلیدی کوڕی موغیرە هەدەفی بیرکردنەوەکەی ئەوە نەبووە کە ڕاستیەکان بڵێ هەدەفی ئەوە بووە کە قوڕیشیەکان کۆکاتەوە لەسەر قسەیەک بۆ ئەوەی ڕێ لە داوای پێغەمبەر صلی الله علیه و سلم بگرێ بۆیە بیرکردنەوەکەی مادا بیرکردنەوەیەکی موجه بووە بیرکردنەوەیەکی زانستی حڕ و ئازاد نەبووە نەتیجەی نەداوە بەڵێ محاید نەبووە ئەبێ وەکو ئاوێنە وابێ ئەبێ بیرکردنەوە بەنسبەت ئینسانەوە حاڵەتێکی ئاوێنەی هەبێ کە ڕووی کەیتە شوێنی دیاریکراو و ژەنگیشی پێوە نەبێ ینی خەڵتەی غەرەزی شخصی پێوە نەبێ قسەکانیش هەروایە بە هەمان شێوەکو مەحویەڵێ قسە گەر عیقدی گەوهەر بێ غەرەز ئەیکا بە خەرموهرە چ تەئسیرێ لە وەعزتدایەوە عیزوە پڕەغرازی کەواتە من وەکو جەنابە دەفەرمی منهجیت ئەساسە ئەو منهجەتەش منهجەتێکی علمی ڕەسەن بێ هەدەفی ڕاستی دەرخستن بێ نەک هەدەفی ئەوە بێ کە تۆ حکمێک بچەسپێنێت کە پێشتر یاوێت قەرارە داوە شتێک بچەسپێنێت ئێترەوە ئەوە فکرنیەوە پێوتێ مسادەرە پێوتێ مسادەرە بە مەطلوب مسادەرە بە مەطلوب وەیە لە پێش شتەکە و بڕیار داوە و لای خۆت تەسلیم بووە یەسەی بەڵگی بۆە تاشی ئاخرەوەیە کابرا عەقڵی هەیە مادە علمێکی لەبەردەسایە و فکریشی لێ کاتەوە بەڵام پێشی قەراریەوە کە ئەو شتەی تر بکە هەر لەمە مەسەلەی ئەم منهەجێتی فکرە ینی هەرێک کەس پێی وایە ئەگەر یەکێ بەرەو فکر و تەفەکر و عالەمی فکر بڕوا دوورەکەوێتەوە لە دین ئەبێ نمونە هەبێ کە منهەجێتی ڕاستی نەبوو بێ مسلمان بۆ ملتەزیم بۆ بەڵام کە چۆتە عالەمی فکر و هەنێ مەسائلی فەلسەف و فکر و ئەم شتانەوە التیزام یەکەم کردبێ یعنی هەنێ قسەی لێوە شابێتەوە کە پیان مقابلەکەی پێی مەقبول نەبووی بەڵام وەکو جەناب و فەرموو ئەوش هەر منهەجەتەکەی غەڵەتەوەی لە ئەگەر منهەجێکی ڕاستە بڕۆ چون ئیسلام لەگەڵ فکرایە چەندین ئاەتمان هەیە کە لە قورئانە باسیەکە بیرکەنەوە لە ئەو شتانی دەوروبەرتان خاڵێکی تریش هەیە ئەوە جاری وایە ئەو مەرحەلەیە یان ئەو جەوە سیاسی کە ئینسان تیاژی حاڵەتە کۆمەڵاتی کە تیاژی تەئسیرەکاتە سەر منهەجەتەکەی و فکرەکەی ینی مفەکرێکی گەورە هەیە ئەی ناسیر مەسەرەن فکری زۆر ڕێک و منهەجەتێکی جوانەیە بەڵام ئەگیرێ لە سج نابێ 20 ساڵ لە سج ناوێ سێرەکەی منهەجەتەکەی گۆڕانکاری بەسەرایە سێرەکەی ئەو فکرەی بیئەیەکی ئەوە تەسک و با بڵێن تەشاؤم و ئەم شتان تەئسیر لە فکرەکەیەکە هەر ئەو شخصەیە کە ئەو بیرە جوانەی هەیە هەنێ خەلەل بۆ دروستە بێ لە فکرەکەیە عالەمی ئومەتی ئیسلامیش لە بیدایەتەوە کە باسمان کرد سەحابەکان کە عملی تر بوون نزیک بوون لە وەحیەوە بیرێکی فراوانیان نەبوو ئەیانزانی قورئان چیان لێ داوا ئەکاکە چۆن بیرکەنەوە پێشکەوتوو بوون فتوحاتیان کرد زوو سەرکەوتن ینی ئەو فتوحات و سەرکەوتنی کە ئەوان کردوانە مایەی ئیعجابی هەموو مؤرخین و هەموو زانە مفەکرەکانە بەڵام دوایەوە چەند حەقبێ بەسەر عالەمی ئیسلامی هاتووە بۆ نمونە ئیمامی شافعی کەی دژایەتی کردووە لەگەڵ ئەبوو حەنیفە چۆتە بەغا نوێژی کردووە لەبەر من احترام بۆ ئەبوو حەنیفە بسم الله الرحمن الرحیم بە جەهری نەخوێنیەوە بەڵام دوای ئەوان یان ئیمامی ئەحمەد فەرمێتی هەر کەسێ لە فقه تێگا بالای بەخلەکەی شافعیەوە بڕۆ
او انا احترامي للشافعي قلت طبعا دواو الحق بيك تاريخي هاو وايلي هاو شافعي وحنفي بدجاتي كتير كان اما انحطاطك فكري براسي بو ظروفك تخلف وايلي كردوك او تفكيره يعني زور دواب كلام او يعني خاڵە زۆر گرنگە ینی کە ئێمە مانەوێت لەسەری بوەستین ئەویش ئەوەیە ئەزمەی فکری معاصر فکری ئەم سەردەمەی هاوچەرخی ئیسلامی کێشەکانی لەکوێیە ینی لەوانەیە بە بەرنمەیەکی ئاوای مە نەتوانین دەست بخینە سەر هەموو بابەتەکان بەڵام گرنگترین ئەو کێشانی کە ڕوبەڕووی فکری ئیسلامی هاوچەرخ بۆتەوە لەوەیە خۆی بینێتەوە کە ئەو ئینقیتاع حەزاریە دروست بووە مدەی نزیکەی 500 ساڵێک کە شارستانی ئیسلامی نەماوە و تووشی ئینحیتاتێکی زۆر بووە چەندین جیل یعنی لانی کەم 6 تا 7 جیل لەو بینەیەتیا چووە کەواتە سەر لە نوێکە ڕابوونەوەی ئیسلامی جارێکی تر لە کۆتاییەکانی سەدەی 19 و 8 و سەرەتای سەدەی 20 و کۆتاییەکانی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 کە سەر لە نوێ ڕابوونەوەی ئیسلامی هاوچەرخ دروست بوو ینی بە نەزەری جەنابتان و لێکدانەوەی ئێوەش یعنی هاوتا و هاوڕای فکرێکی ڕەسین نەبوو یعنی ئەتوانین بە معنایەکی تر بڵێین سەحوەی ئیسلامی کە دروست بووەوە لە سەدەی ڕابردووە سەحوەیەک بوو لەسەر ئەساسێکی فکری قوڵ سەر لە نوێسەری هەڵنایەوە بۆیە لەوانەیە ئێمە لە ئەو عقودی ڕابردووە ببینین کەەوە ئیسلام زۆرتر تابعێکی ئەخلاقی پەروەردەیی ئەوانەی وەرگرتووە تا ئەوەی ئیسلامێکی قوڵی خاوەن فکری ڕەسین بێ ئەوە ژوای کردووەکەوە ینی کۆمەڵێک کێشە و ئاستەنگ زۆر بێتە بەردەمی تەنانەت ئیتیهامی ئیسلام بکرێ بکەوە دینی تەخەلوفە سەبەبەکەش ئەگەڕێتەوە ئەو کەسانی کەەوە ئیسلامیان پیشانی خەڵک داوە بەڕای جەناب من پێم وایە هەموو ڕێنێسانسێک هەموو سەرهەڵدان و بژانەوەیەکی فکری پێویستی بەوە هەیە بە شێوەیەکی دەستگایی بێ یعنی بە شێوەیەکی مؤسساتی بێ هەوڵ و تێکۆشانی تاکە کەس کاریگەرە بەڵام بەس نییە کافی نییە ئەوەی کە ڕێنەسانسی ئیسلامی دەستی پێکرد لە کۆتاییەکانی سەدەی 19 و بەراییەکانی سەدەی 20 ژمارەیەک بیرمەندی باش پەیدا بوون لە جیهانی ئیسلامیە کێشەی فکریان نەبوو ئەوان جوانیش تێگەشتە بوون و هەوڵیانەدا بۆ چارەسەری گرفتە فکریەکان گرفتە سیاسیەکان گرفتە پەروەردەیەکان ینی من سێ نمونە بۆێنمەوە هەل جەمالەدینی ئەفغانی کەسێکی غەیرە عەرەب لە ئەفغانستانەوە هات بیری لەوە کردەوە کە ئومەی ئیسلامی یەکخا ینی یەکەمین مەشروعی ئەوە بوو کە ئومەی ئیسلامی لەو جیاکاریە قەوبی و مەزهەبیە نەجات بە محەممەد عەبدە ئیتیسالی پێوە کرد ئەو بیری لەوە کردەوە بێ مەناهیجی پەروەردە و فێرکردن چارەسەر بکرێ ینی ئیسلاحات لەوێ بکرێ ئەوە بکرێ ئەمجا سەید ڕەشید ڕەزاش هات باوەڕی وا بوو ئەبێ ئەو دووریە ئەو بێمیهریەی لە بینی مەدرسەی عقلی و مەدرسەی نەقلیە هەیە نەمێنێ ئەم سیانە لە ڕاستیە کەم نەبوون وەتوانیان یەکەمین یاخوو بڵێ سەرەتاکانی ڕێنەسانس و نەهزەیەکی ئیسلامی دروستکەن بەس بە تەنها جوهودی زاناکان کافی نییە ئەبێ مؤسسەی سیاسی هاودەنگ بێ لەگەڵ زاناکانە چونکە ئەوان وڵات بەڕێوە ئەبن ئەوان فکرەی ئەوان ئەخەنە بواری جێبەجێکردن ئەوان خەڵکی لەسەر پەروەردەکەن ئەوان دەتوانن بە بڕیارێک بڵێن فڵان منهەجبا دابنرێ فڵان منهەجبا لا ببرێ نەبوونی ئەو هەماهنگگیە لە بینی مؤسسەی دینی و مؤسسەی سیاسی وای کرد مؤسسەی دینی جوهد و تێکۆشانیان جوهودی تاکە کەسی بێ و زۆر جارەمانە مەطرود بن لەبەرچی لەبەری مؤسسەی سیاسی مؤسسەیەکی دوور بوو لە دین دوور بوو لە خوددا دوور بوو لە خوداناسی دوور بوو لە نەهجی پێغەمبەر صلی الله علیه وسلم و لەسەر بنەمای شورا نەهاتبوو بۆیە پێمان وایە هەموو کێشەکان ئەگەڕێتەوە بۆ کێشەی بیرکردنەوەمە چۆن بیر بکەینەوە لە چارەسەر و لە کوێوە دەست پێ بکەین و ڕەگەزەکانی ئەم چارەسەرە کێن و زۆر جارێمە لەسەر هەڵەی بەردەوام لەسەر هەڵەی کۆن بەردەوامە بین یعنی نەمەتی سوڵتانی کە لە عالەمی ئیسلامیە تاریە نەمەتی سوڵتانی کە یەکێک هیچ مەرجێکی شەرعیتیانی ئەبێ بە فەرمانڕەوا
بەسەر خەڵکەوە ئەمە وای لێ هاتووە بۆ بە عرف ینی بۆ بە ینی خەڵک بۆ بە ئەسڵ لە حاڵەکە ئەمە ئیسیسنا ینی عولەما ئەڵێن ئەگەر کەسێ مەرجیتیانە بوو لەبەر ئیسیسنا و بۆ کاتی ضرورەت و بۆ کاتێکی دیاریکراوی کەم ئەمانە بۆیان هەیە حکم بکەن ئەی نابێ بگەڕێتەوە بۆ شورا و ئەهلی حەل و عەقد و یعنی شارەزایان و پسپۆڕان و خەمخۆرانی نەتەوە ئەو کارانە بکەن ئێمە لەسەری دەقمان گرتو ینی ئەحکامی ئیسیسنایی بۆ بە ئەحکامی ئەسڵی ئەحکامی ئەسڵی بۆ بە ئیسیسنایی بۆیە مەسەلەن ئەگەر یەکێک بە شێوەیەکی وراسی بێتە سەر حکم پێڵێن ئەمیر المؤمنین بەڵامێکێ بە هەڵبژاردن بێت ئەڵێن نا ئەمە بیدعایە ویانە لە حاڵەکە والعکس صحیح عکسەکە ئەوەیە کە ئەو کەسێک کە بەڕای خەڵک بە هەڵبژاردننی خەڵک بە ڕالێبوونی خەڵک و ئەبێت ئەوە حکومەکەی شەرعیە بەڵام ئەویش بۆتەنا کافینی ئەبێ ملتەزیم بێ یعنی تۆ ئەوە نەیەکێک بە هەڵبژاردن و بەڕای خەڵک بیت خەیتە سەر کورسی حکم کا و مقدراتی سیاسی و ئابووری و پەروەردەی خەڵکی بەدەست بێ بەڵام کە چوە سەر حکومی تر ئامادە نەبێ وازی لێبێنێ ئەبێ دەساودەستی لە سەڵات چونکە قورئانە فەرمیوە ئەمڕۆم شوڕا بەینەهوم یعنی ئەمر ینی فەرمان لە ناو موسڵمانانە فەرمان دەرکردن حکمکردن ئەمر ینی حکم لەوێ وأولي الأمر منكم يعني وانيك خاوني حكما أبي شوراب يعني بقرة تداول بكرة تداول بكرة نق إلى الأبدي به جا كواتا أزمك أزميكي فكرية من بيموايا بيشواياني رينيسانسي إسلامي لا جمال الدين وبقرة تا أقاتا سعيد نورسي خومان تا أقاتا ملاي قوري خومان تا شمحمي خال مەلا عەبدولکەریم مدەڕیس لە گیانی ئیسلامی هەموو گۆشە و کەنارێک کەسانێک هەبوون کە خەمی زیندوو ڕاگرتنی فکری ئیسلامیان بووە بەڵام بە تەنها جوهدی ئەوان کافی نییە ئەبێ دەسەڵاتی سیاسی ملتەزیم بێ بە بڕیاری ئەوان ئەیناگەر دەسەڵاتی سیاسی ئەوان بخاتە سجن و پەراوێزیان بخا و ڕێزیان نەیەڵێ و مەداریسەکان نەیەڵێ و مەراکیزی بەحسی نەیەڵێ و ڕێگە بە شورا نەدا و خۆی سەپێنێ فعلەن وەزع لەوە باشتر نابێکەی بینێ ڕاستە هەر بۆ قسەی جەنابی کاکتۆر بێگومان ئەزمە فکرەکە لەوایە ئێستا کابرایە خۆی بە مولتەزیم و بە مەسئولی گەڕانەوەی خلافەتی ئیسلامیەکە لە خۆی خەڵکە کوژە مع علم کابرایەکی عوامی ئیتیادی بەلایەوە حرامە ئایا چۆن کابرایە خۆی بە مفەکر و بە منەظری جەماعەتێک ئەزانێ خۆی بە خاوەنی شەرعێتێک ئەزانێ و خۆی خۆتە پێشەوە بەحسا ئەو دینە گەڕێنێتەوە لەسەر هیچ شتێک خەڵکی بێتاوانە کوژە کەواتەمە ئەزمەیەکی فکری هەیە فکرەکەی چۆن ئەوان ئەسبوو دکتۆر فەرمووی وای تێگەشتووەکە بە وراست شەرعیە ئەوی تران غێر شەرعیە ئەمیش پیاوکوشنەکەی بەلاوە شەرعیە نازانێت کە ئیسلام دینی ڕەحمەتە کە ئینسان نابێ ئینسان نابێ ئینسان کوژێ لەسەر بە حەقی خۆی نەبێ کاتەمە ئەزمەیەکی فکری گەورەیە بۆ جەنابیش فەرموو لە بیدایەتی دکتۆر ئاماژەی پێە لە بیدایەتی سەحوەی ئیسلامی ئەو مفەکرە گەورانە هاتن فعلا ڕێگاکەیان ڕوون بوو هەوڵیشان زۆرە والحەمدە دوای سەحوەیەکی مبارەک دروست بوو بە تایبەتی لە حفتاکان و شەستەکان وانە خەڵک زۆر هاتانەوە لەبەرەوەی خەڵکی زۆر هاولەواش یەکەم ئیستیعابی هەموو مفەکرەکانەوە بە ئەو خەڵکە زۆرەی کە هاتووە دووەمیش ئەو زوڵم و ستەمی کە کراوە لە هەڵگرانی سەحوە و داعوا بە گیرگرتن و بە شار بەدەرکردن و بەڕاکردن خۆمان لە تاریخی معاسیرە ئەزانین وای لێک ڕەتفعلێک دروست بووە کە بڵێن کاکە واس لەم شتە ئەسیلانە بێنە بە ئەرخەریکی نوێژ و ڕۆژۆکەمان بین یانی بۆ بە عاتیفیە زیاتر لەبەرەوە سێرێکە خیتاب یان منطقی داعەکانی زیاتر وڕژاندنی عاتیفە و ئەمانە بۆ زیاتر نەک بنەما فکرە ئەسلەکان پاشانیش هاتنی کۆمەڵێک لە ڕاستیە پێچێ دەستیشی لە دواوە بێ من مەخسەم نەظەرەی موامەڕۆشت نییە لەناو دەستەش لەناو عالەمی ئیسلامی هەبێ بۆ چەسپاندنی فکرێکی ڕۆکەشی یعنی وەرگرتنی بەس ظاهری هەنێ نەس و خۆزگەم هەموو نەسەکانیش وایە وەڵام من زۆر ڕازیم هەموو نەسەکانی قورئان و سنت بێنە ظاهرەکەی وەرگرە بەس وەرگنیت تەنها چەند نەسێ ینی انتقائی نەبێ چۆن هەنێ قەنات و هەنێک کتێبە خوێنیتەوە تەنها باسی مرد و شۆردنەکە ینی مع علم هەر کەسێ مرد ینی خوا عەفوی کە هەر خەڵک زۆرە بیشۆ ینی شتێکی زۆر مەخسەم لەوە نیە نەزانی خەڵک چۆن مردۆشە بەس ئالی اختصاصێ وەکوێ تۆ باس بۆ خەڵکی وڵا گەرێکی پێویستی بە عملیات و پێویست ناکە دکتۆر عملیاتێکە مرد و شۆر هەیە ینی ئەم هەموو گەنجە ئەم هەموو سایتە و ئەم هەموو تەلەڤیزۆنە بەس باسی مرد و شۆردنەکەن یان بەس تەنها باسی شتێکی سونەتێکی ناڵم پچکۆلە سنی شەڵامی گەورە بەس جوزئی معلم ئەو شتە فراوانەی کە هەمانە کە خوای گەورە بە تۆی ناردووە موسڵمان ئومەتەن وەسەتە لتەکونوا شوهداء على الناس يعني تۆ بێت شاهدی بەسەر عالەم يعني تۆ بێ مسەیتر بی ئەم معانیە گەورانەی کە لە قورئان هاتووە کە لە سونە هاتووە
لا مزن بس تنها تركيز نسر هنا جزئيات أما السبب كي ترى يعني كواتا جرينجي يعني جرينجي فكر بقدر خوي لجياني مسلماناني هاوتشرخا جرينجي بينا دراوة يعني أواني كتركيز كراوة تسر هندي بابتي جزئي خلق بضرورتي نزاني ويعني آستي هوشياري لو آستي نبوة كخلق فكر بضرورتي جياني خوي بزاني لبريو كومالك درجاي زور جورتري بوكاتوا يعني هاتون خلق بهندشتي وكوتمان أخلاقي وبروردي وأوي بيوندي بجياني الروجانة وهي زورت التركيز كلا سر أو بوا جاء سبب كان لبشتي وهرتشي ودا صلاتي سياسي بوا كمي روشنبيري بوا كمي دزجاي راجع إن شاء الله بروردكش برورديكي طاوتي بوا يعني بروردي طاوتي واو بيله برورديكي إسلامي يعني إنسان لقى الخواب بجوانك واو بيله كمان كان يرجم كرد اسم واجولان يقدر واجولان هردوك مالك ترقبوا الكين إن شاء الله بروردكش ناجحونا ناجحني لا بروردكش برورد واو بيله كمان جورا جليكم لبراء بون باخم لبراء قبولي واكم كاي كي ترجليك لبراء أو قبولي منك من أمس لبراء يعني كتركيز يعني كدوس سبحان الله من دائما على موانيك جزئيات ورقم تركيزها كان لجزئي خوش أنا سركوتونا بن يعني تو لو جزئي بحسابي خو بروردو كردوا بحسابي خو تطبيق سنتك هي نازاني مهم تري السنة وهي كتب برا مسلمان خوش كتمر خوش مش خلل بو قصواسي شي تركا قال برنامج كان ده هاتوا مقصي لسربكين بو أوي كمسلماناني هاوتشرخ شون هالسكوتيان لقل تراثي إسلامية كردوا لقل تاريخي إسلامي لقل دقكاني السنة شون لقرآن تيجيشتون منهجيتي خلقي مسلمان لم سردمايا شون بو يعني كمالك مناهجي جورا وجور وجياواز هي بو هالسكوت كردن هي زور إفراط وتبراندن أكال لايكا هي أولا إهمالك لا شيء ترى إفراط يعني منهجيتها كان دي سنة وقرينه وصار أو منهجيتي كاملا ميجوي إسلامية وخدي إسلام خوي كمالك معطياتي زور باشو زور جرينجي هي بوجيان بلام أو كسانن كبخراب بنقصاني بمنهجيتي كي جنگاوية وتعامليا لقل أو تراث ولقل أو دقانية كردو بويا ژیان گەشتۆ بەوە جای مازام کاتی بەرنامەکەمان گەشتو بەپایان ئەخیر بە زمانی ئارام قسە بکەین زمانی ئارام و زمانی ئامار بە زمانێکی ئارام قسە بکەین ئێمە زۆر شانازی بە وەزعی ئێستای خۆمانەوە نەکەین ئاعتراف بکەین بە کەم و کورتیەکانمان لە بواری فکرە بە زمانی ئاماریش پێمانەوترێ کە ئێستا لە جیهانە وڵاتە ئیسلامیەکان مجتەمەعاتی ئیسلامی دەسەڵاتی سیاسی چەندێ لە بودجەی ساڵانەی خۆیان تەرخان کردووە بۆ مەجای فکری بۆ مەجای بەحث و لێکۆڵینەوە لە مقابلە چەندێ میلەتی ئێمە ئەخوێنێتەوە چەندێ نەتەوەی هەموو خەڵکی ئێمە ئەخوێنێتەوە بەراوردی کە بە وڵاتێکی وەکو یونان ساڵانە ڕەنگە شخصێکی یۆنانی عادی 1000 لاپەڕە بخوێنێتەوە بەڵام شخصی ئێمە خوێنەوارەکەشمان 1000 لاپەڕ ناخوێنێتەوە لە حاڵەکات لە سەردەمی زێڕینی ئیسلامە هەموو گۆشە و کەنارێکی جیهانی ئیسلام مرکزێکی بەحسی بووە مامۆسایەک هەبووە دانیشتووە لە شوێنێکە مەجموعەیە تەلەبەی هەبووە تەنها تەڵقین نەبووە مناقەشات بووە دیبێت بووە حیوار بووە هەڵسەنگاندن بووە ڕەخنەگرتن لە پێشینان بووە و مناقەشەی مەزاهیب بووە قسەکردن بووە لەسەر واقع یعنی فقهی ڕابردووی کلاسیکی ئیسلامی کە باسی ئەو نەمازیجانەی تایە لە خۆ نەهاتووە یعنی تۆ کتێبێکی فقی شافعی یا فقی حەنەفی ببینە فتاوەکانی سەبارەت بە ڕووداوەکانی ئەو سەردەمە ئەو ڕۆژە خۆیەتی یعنی هەموو فەقیهێک هەموو عالمێک تەفاعلی کردووە لەگەڵ کێشە کۆمەڵایەتیەکانە و لەو ڕوانگەوە بیری کردوێتەوە و وەڵامی شەرعی بۆ دۆزیوەتەوە لەو کاتا ئێمە ئەسلی زێڕینمان بووە هەموو حەڵقەیەکی علمی مرکزێکی بەحسی بووە مرکزێکی بیرکردنەوە بووە لەو کاتا ئەوروپا خەریکی شەڕی ناو خۆیان بوون ئێستا بەعکسەوە ئەوان هەموو گۆشە و کەنارێکیان کردو بە مرکزی بەحس و بیرکردنەوە بودجەی گەوری بۆ تەرخانەکەن ئێمە لێرە شەڕمانە دەست خۆش بکە دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی هەر هەمومان هەرسێکمان میوانین لە بەرنامەکە بەڕێزان کۆتایی ئەڵلقەی ئەم بەرنامەیەمان پێیگەیشتین بە ئامادەبوونی وەکووتمان دکتۆر سەباح بەرزنجی سەرۆکی سەنتەری زەهاوی دکتۆر دیاری قەساب ئەندامی دەستەی کارگێڕی و بەندە ئەندامی دەستەی کارگێڕی سەنتەری زەهاوی تا لە ئەڵلقەیەکی تر و لە بەرنمەیەکی تر و باسوخواسێکی تری فکریە پێتان ئەگەینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین و هیوادارن بینەرمان بن.